سلام و ڕەحمەت و بەرەکەتی خودای گەورە لە تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵە جوانەکەی پێیان خوشحاڵم لە بەرنامەی ماڵ و حاڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتاندا دەبم. ئیمڕۆ لە شاری سلەیمانی نمونەی خێزانێکی جوانتان پیشان دەین کە زۆر بە جوانی لەم سەردەمە جەنجاڵێدا گرنگیان بە پەروەردەکردنی منداڵەکانیان داوە. هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن تاوەکو تەواوی زانیاری و وردەکاریەکانتان پیشان دەین. فەرموو لەگەڵمانە بن. السلام عليكم ورحمة الله وبركاته. جانكم بخير خاطر جان باشي قربان سلام بجناب باشي سلام. ڕەمەزانتان پڕخێر و بەرەکات خۆشحاڵم لە بەرنامەی یەکەمی ماڵ و حاڵ لەگەڵتاندا دەبم. ئیمڕۆ لە ماڵی کاک حاجی سروشتین کە ماڵیان لە سلەیمانیە بۆ مەستە لەگە خێزانەکەی کۆبوونەوە کۆمەڵە پرسیار دەکەین لەگەڵمانە بن. کاک حاجی سەلامی خۆی گەورەتان لەبێت. سلام ڕەحمەت الله خوا بەخێراتن سەر شەوانمان. چاوەکانتان خۆش بێ ئەو ماڵە هەر ئاوەدان بێ هەمیشە. ڕەمەزانیشتان پڕخێر و بەرەکەتی ئینشاءالله. ولا إن شاء الله ولا إن شاء الله. يا أخوة سلام كاي حاجة بو خود بناسيني وك خناسانيك. بله والله من الخدمة أنا ناوم سروشته حاجي سروشت بناوبان تذكروا في ششم كاري كاسبة كم يعني شيء حركم. بله. معلش مان لا سليمانية ولا خدمة أنا. زور باشا بلام بريو بري دزقاي ين. لا بەکو ئەنجومەن بەرپرسی ئەنجومەنی کازیەوەش وەکو کاری حیزبی ما. زۆر باشە. شتێشکی باشترین بیستیان پێما بێ وەکو سەرپەرشتیار لە فێرگەیەکیش. ئەویان چۆنە؟ وەڵاهی ئەوە تقریبان فێرگەیەکی وەرزشیەوە. بەڵێ. فێرگەیەکی وەرزشی بوو نەمان بوو وەکو سنووری ئەنجومەنی تر دروستمان کرد و سەرەتا سەرپەرشتیمانە کرد و سپاس بەخواسا کەسی تر هەیە و مشەر هاوکاریانە. هەر هاوکاریانی زۆر باشە. ئامانج بۆ نمونە لەم فێرگەیە یاخود ئیشکردن لەم جۆرە ڕێکخراوانە کە کۆبوونەوەیەکی گشتی تێرە پێوێت چ جۆرە وەڵی ئامانجمان ئینشاءالله هەر بۆ خوای گەورەیە ئینشاءالله هەر بۆ سەرخستنی ئیسلامە ئامانجمان ئەوەیە ئێمە وردەوردە بتوانین ڕاستیەکەی لە دنیاە جێپەنجەمان هەبێ کە ماڵ ئاواییمان کرد شتێکمان لە پاش بەجێ بمێنێ کە بتوانین سوودێ بە چادەوری خۆمان بکەین و سوودێ بە مناڵان بکەین و سوودێک بە مسلمانان بگەێنین هەدەفمان ئەوەیە. زۆرتەوە هەر گەنجن لاونیان منداڵی فێرگەکەمان تقریبان فێرگەکەمان گەنجی تایە و مناڵی تایە و جارە سەرەتان زیاترە ئاسی مناڵن بەڵامی تر تیپی گەورەشمان هەیەوە گەنجیشمانێت. زۆر باشە. مامۆستا بەهار باسی کرد پرسمێ ساکتان بۆ نمونە لە ژێر ڕۆشنای ئەو خاڵی زۆر جەختان کردوتەوە ینی هەدەفی سەرەکیتانەوەیە کە گەنج یاخود منداڵێک کاتی فەراغی نەبێ باشترێکە لەوەی کە فەراغی هەبێت بۆ واتای کە بۆ نمونە زۆربەی کاتەکانی بەشتی بە سوود بەسەر بێت. تەبعا ئەگەر تویشت فێرگە هەم لیاقەیەکی زۆر باشە بۆ جسم بۆ بیر و هۆش هەمیژەگە شوێنەکە ئەمین و ئامان بێ ئەوە دیسان باشترێک و ئەم شتانتان ڕەچاو کردەوە مامۆستاتێدا. وەڵاهی ئێمە هەر خۆم سەرەتا هەر خۆم قەنەعەتمەوە بۆ مناڵەکانی خۆم کە شێوازێکم بەکاری هێناوە بۆ ئەوەی کە مناڵەکان دوورکەونەوە لە هەندێک بابەتی وەکو ئایپات و وەکو ئەنتەرنێت و ئەم شتانە چیمان کردووە ئەم فێرگانە بەدیلە بۆ هەموو لانی بەدەنیەن ئەمانە سوودی لێ ئەبینن وەکو لانی ئەوەی کە ئینسان هیلاکیش بوو ئەو کاتەکەیەتەوە مناڵ پێویستی بە ئیسلاحەتە زۆر مەجالی ئەوەی نابێ بچێتە لای چۆنڵێ ئەو بابەتە ئەلکترۆنیانە و لە هەمان کاتە ئێمە توانین جاری وایە لە فێرگەکانە دەرسی پەروەردەیمان هەیە یان نوێژی بە کۆمەڵ هەیە ینی
هەمیسان واتوانین بەکاری بینەوە بۆ داوە بانگەوازەکە هەمیش داوە و بانگازەکە هەم داوە بانگەواز و هەم سوودیشیە بۆ خودی مناڵەکان کاتەوەکو جێگرەوەیە کە بۆ ئەم سەردەمی تەکنۆلۆژیای کە دەبینی منداڵانێکی زۆر خێزانێکی زۆر پێوە گیرۆ دەبوون ئێوە بۆی منداڵەکانەگە داواکاریکیشان هەبوو بەدیلێک هەبێ زۆر بۆ نمونە مسوور نەبن لەسەرەوەی کە داوای ئایپاد بکەن داوای خەتێکی فری بکەن ئێوە بەدیلێکی باشتان بۆ دۆزیونەوە بەڵێ تا زۆر شتێکی باش و لە جێی خۆیەتی یاخوا دەستان تا خۆش بکە حەزیان سەلامت بنیاخوا مامۆستا بەهارسڵای خۆی گەورەتان لێبێت پێش بەرنامەکە زۆر قسەی خۆشمان کە جاریمە بوون منە ئەو خۆشیە بگوازینەوە بۆی هیوایەک دیسان بۆ خێزانانە بەخشینەوە کە ینی جۆرەك لە جۆرەکانی ڕاڕاییان هەیە سەبارەت بە پەروەردەکردنی منداڵەکانیان ئەگە وەک خۆناسانێک سەرەتا خۆمان پێ بناسێنین جا چین ناوردەکارەکان باش ئەسڵای خوا لە جەنابەت بەخێراتنتانەکەم خۆی گەورە مانگی ڕەمەزان کا بە خێر و بەرەکەت و بڕژێ بەسەر هەموو مسلمانانی گیانە و مسلمانانی کوردستان بە تایبەتی وەڵام ناوم بەهار محەممەد فازیلم پێشتر لە بواری ڕێکخراوەیی و خێرخوازیە زۆر ئیشم کردووە بەڵام لە ئێستا لە سنتەری نووری حکمە خزمەت دەکەم هەم قوتابیم لەوێ ئەخوێنم وەکو قیراءە و قورئانەکە پێم خۆشە ینی ئەو شەهادەیە بەدەستبێنم هەم سەرپەرشتیاری قۆناغی زانستی ئیسلامیەکانم 4 قۆناغمانەیە و من قۆناغێکم لەبەردەستایە سەرپەرشتیەکەم ئەی بەرەکەت دەربێ ئینشاڵڵا سەلامەت بیاخوا مامۆستا گەنجە ببین ناوردەکارەکان باسیێومان کرد بۆ نمونە منداڵ بەخێوکردن لە ئێستادا بە تایبەتی سەرپەرشتیکردنێکە زۆر ور ببینەوە ئێمە وەکو دایک سەرپەرشتی بکەین کە شاشە بەکار نەهێنێ اینجاکانە دلێ ور ببینەوە سەرپەرشتی ئەوەی بکەین کە خەوەکەی تەندروست بێ خوانی تەندروست بێ کومان زەحمەتە بەڵام شتێکش نیە بڵێ وەڵام حاڵە و ناکرێت تۆ وەکو دایکێک ئەگەر پەیامێکت هەبێ پەیامێکی زۆر دروست بۆ ئەو دایکانەی کە بۆ نمونە تەماشا دەکەین باسیشم کرد کە ڕاڕایەک هەیە ینی خودی خوان لێ پرسیینەوە لە خوان دەکەن دەڵم بۆ منە منداڵەکانمان پەروەردەیەکی دروستیان نیە لە چۆ دەست پێ بکەن ڕاستە فەرمی وەڵای سەرەتا ئەبێ پشت بەخوای گەورە بەستی خۆی گەورە تەوفیقەکە تەوفیق باتێ چونکە ئەگەر خۆی گەورە تەوفیقی هەر کەسێک نەکان ناتوانانی ینی بەڕاستی ئەو ڕێگای هەتە بیبڕی سەرەتا پێش هەموو شتێ بێ دوعاکان بکەین و خۆی گەورە یارمەتیمان بە پاشان ڕاستە پەروەردەکردنی منداڵ قورسە بەسی شتێ محاڵ نییە من زۆر جار باسم کردو تومە زەلامی گەورە هەیە پێڵی کارێ بکە ناتوانێت کارەکە جێبەجێ بکە بەڵام بە منداڵی گەڵی کە پەروەردەیەکی فیریەکەی کارەکە جێبەجێکە بەسی تریش لاچی لە خواردنێکەوە بێ لە خەوتنێکەوە بێ لە هەستانێکەوە بێ طبیعەتی حاڵ هەیە لە ناو دایکانی ئێستا ئەڵێ بڵێن بۆ منە مناڵەکەم نایبێ ئایپاتێکی نەبێ بڵێن بۆ من نابێ موبایلێکی خۆی نەبێ بەڵام زۆر طبیعیە بڵێن ئینسان من لاوچە هەر زۆر کەس لە خانەوە دەکەم گوێ لەم بەرنامەیە بێزانانی هیچ مناڵێکم ئایپاتێکی خۆی نییە ضروریش نییە و هەشە یەک دوانێک هەیە بڵێن بۆ نمونە بە تەنزیمێ بە بەرنمەیەک خۆ ئێمە نابێ منداڵەکانیشمان دوورخێنەوە لە کۆمەلگا هیچ شتێ نەبیستن بڵێن ئایپاتێک نەزانێ و ئەنتەرنێتێکی نەبێ و کۆمەڵە یاری مناڵانە هەیە نەیکات و ئەمانە بەڵام بە یاساوە بەرنامەی خۆی ئەبێ کاتێکی بۆ دیاریکەی بڵێ تۆ بۆت هەیە سێری ئەوە بکەیت تۆ بێت هەیە ئەوەندە دەقە لەلاو بێت تۆ ئیناگەر کاتێکی فری و ئەنتەرنێتێکی فری بێتێ حتمەن سەرنجامێکی باشی نابێ لە دوایە بڵێن لۆمی مناڵەکان نەکەنە بێ لۆمی خۆمان بکەین ڕاستە پەروەردەکردنی مناڵ زۆر قورسە زۆر ماندۆبی بەڵام لە کۆتاییە کەزانی و مناڵێکی ینی بەرەکەتدارە بەرهەمدارە زۆر ئەحەسیتەوە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتیشە ئەی پێغەمبەر خوا ساسم نافەرمێ یەک لەوانەی کە فریادەکەی لە قیامەتە سەدەقەی جاریکە لەوانە مناڵەکانتە ئەگەر لە عیبادەتێک شەکەم تەرخەمیمان هەبێ ئەگەر لە سەدەقە و کارێکی شانەمان توانی بێ بەپی پیویز بیکەین تەرازوی چاکەکانمان بۆ قورسێنە بێت دوای خۆشمان منداڵ توانێت تەرازوی چاکەکانمان بۆ قورسکات بەڕاستی ینی من ئەڵێم هەموو شتێک بەدەست خۆتە تەنزیمی خەو خواردن هەستان موبایل ینی سپاس بە خۆی گەورە ئێمە لە خانەوادی خۆمانە ینی فەزلی خۆی گەورە و پاشانیش باوکیان زۆر ینی بەڕاستی لەوە ینی چۆنەڵی هۆکارێکی سەرەکیە هاوکارە و ینی چۆنەڵی قسەی سەرەکیش بڵێن قسەی باوکیانە نیزام هەیە بۆ خەو بۆ خواردن ینی نەخەوتنی فری نییە لە ماڵی ئێمە کاتێ دیاری کراوە منداڵ نابێت لەو کاتەلابە هەستان لە خەوی فری نییە ینی تۆ بڵێ بە کەیفی خۆت کەی هەدویستە دەبێ هەستی ئیتر ئایا پشوو بێ کاتی قوتابخانە بێ هەر کاتێکی کە بێ ڕەمەزان بێ جەژن بیانی کۆمەڵێشت هەیە تۆ بەدەست خۆتە ئەین تەسەوڕەکەی لە جەژنە سەعات 6 باوکی کە لە مزگەوتی تۆڵێ هەمووی هەستێنە ینی بە هەر تەمەێکی وڵە با فێر بێ
یعنی ئەو دابوونەریتە چۆنەڵی لە ناومانە کۆتایی پێنەیە هەڵیان سێنە بابزان جەژنە بابزان ئیسا خواردنێک هەیە بیخۆن بابزان ئیسا ڕەمەزانە بزانێ پارشێوە بە هەستێ بۆ نوێژی بەیانی یعنی کۆمەڵێشت هەیە زەحمت ڕاستە تۆ لەسەر لاشە و بەدەنت زەحمەتە بەس دوایی چۆنەڵی سەرنجامێکی زۆر باشی هەیە و ینی کە سێریەکەی هەر خۆشت ینی ماندووبوونەکە و حەسێتەوە کە ئیبینی منداڵەکە و ئاها بۆ شێوازە بەرەکەتدار ڕەحمەت لێبێ سەلام کاتە ئەم تێڕوانینانەی بۆ منداڵەکانی خۆتان بۆ خێزانەکەی خۆتان هەتانە دەیکێ کردوتە بنەمایەکی سەرەکی کارکردنیژلەوەی کە ئەو منداڵانەی لە حیکمە لە بەردەستتان دیسان پەروەردەیان بکەی هانیان بدەی لەگەڵ خێزانەکان لە منداڵەکان هاوکار بن بۆی ئەم شتانە جێبەجێ بکەن والله حتما من بەڕاستی لەگەڵ قۆناغی مناڵانیم لە حکمە من لە 19 ساڵ و تا 25 ساڵ ینی قۆناغێکی زۆر هەستیارە گەنجن و زۆر بەجار لە جامیعان و ئەمانە زۆر جار ئەزمموی خۆمیان بۆ باسەکەم یعنی ئەوە تازەوان لە قۆناغی مناڵی تیان پەڕاندووە بەڵام من زۆر جار ئەزمموی خۆمیان بۆ باسەکەم لەو تەمەنەیە زۆر جار هانیانە دەم بۆ زۆر شت زۆر جاریش بڵێن گلەیان لێکم لە بەسیتریش تا بڵێن کە یەکێکم لە کچەکانم ئەگەر بزی بینم جبسێکی بەدەستێوا شتێکەڵە من مناڵەکەم 9 ساڵە نایخوا ئەو عەزیمەتە ماوەتێ بەڕاستی تۆش عەزیمەتە بە خۆت یعنی هیچ شتێک زەحمەت نییە هەرچی شتێ بیکەی مرۆڤ بێ بیکە توانێ بیکە بەزەبێ عەزیمەتی هەبێ یعنی بێ خۆی من سپاس بەخوای گەورە دەدەقە ڕێستم هەبێ لەگەڵیانە نی سەعات لەگەڵیانە بم لە دوای محاضرەکانەوە ئامۆژگاریانەکەم ئەو ئەزمونانی کە پێشتر هەبووە وەک باسی لێکەنەڵەن جیلێکی ئاڵتونی بۆ کۆمەڵێ کار و چالاکی باشی تیاکراوە ئەمێبی گوێزبەوە بۆ ئەو کچانەی ئێستا بۆم جیلی ئێستا چونکە بەڕاستی کە تۆ سێریەکەی بەعام سوۆسیال میدیا و ئەتەرنێت و ئەم کۆمەڵشتانە نەک زەرەری لە مناڵداوە زەرری لە گەنجیەوە هەم لە خواردنیان هەم لە خەویان ینی چۆن ئامۆژگاری منداڵەکان مەکەم زۆر جار پیان ئەڵم من ئەڵم ئەوەندە ساڵ 27 ساڵە زەواجم کردووە ئەگەر پێشوەختێک لە کاتی ئێوەیان منداڵم هەبووە ئیسا هەر هەمووتان لە تەمەنی مناڵە گەورەکەی منابوو یعنی هەر دایمە هەمیشەوەکو دایکێوەکو خوشکێکی گەورە زۆر تێکەڵیان و زۆر ئامۆژگاریان هەردەم هەبن یا ڕەبی سەلامت دوای دێمەلاتان ئینشاءالله جەمیلە خان تۆ وەکو خێزانی دووەمی کاک حاجی گەر زیاتر بۆ منەوە سەرپەرشتیارێکی وای لە ماڵەوە بۆ منداڵەکان هەز ناکەی دایکاتی لەم سەردەمەدا قورسە بەڵام گەر ئەرکەکەی خۆت بەجێهێنا تام و چێژێکی زۆر خۆشی ڕۆحی هەیە سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان بەخێراتتانەکەم پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێەکەم وەڵا دایکایەتیم سەردەمە زۆر قورسە بەڵام لەخوای گەورە بەزای بە ئێمە زۆر زۆر بە ئاسانی گرتومان و مناڵەکانمان لەخوای گەورە بەزای بێ ساڵحن الحەمدوللیلە ئیتر ینی زۆر باش مناڵەکان لەخوا بەزار بێ کاتە منداڵەکان بۆ منەگە دڵن دایکاتی قورسا تۆ دەبێ ئەم منداڵە چاودێری خواردن و خەو و چاودێری بەکارهێنانی شاشە و چوزانم یەک دنیاشت هەیە کە لە سەرەتادا منداڵ لە سەردەمی ئێمەدا بۆ خۆمان دەخەوتن جگەلەوەی کە بوون من چاودێری دایک و باوکمان بەسەرەوە یان خواردنەکانمان تەندروستتر بن چوونە دەرەوەمان ئەگەر لە ژێر چاودێری دایک و باوکشمان نەبێت سەلامەتتر بوو بەڵام هێشتا ئەم شتانە تۆزێ زەبط و ڕەبتێکی دەوێ ینی دەکرێت خێزان چۆن خۆی بنیادنێتەوە بۆی وا بکات کە سەرپەرشتێک یاخود تێڕوانینێکی زۆر باش بۆ منداڵەکانی دروست کەساکەوێتەوە سەر خۆی بەڵێ خۆی چۆن بێت بە مناڵەکەی بڵێت ئەو مناڵەکەش بەگوێیە کات نین دەخوا بەزای بێ مناڵەکان بە گوێمانەکەن الحەمدوللیلا بە کاتە شتەکانیانەوە ئانی بەردەوا من ئەزان کە چ کاتێ بیکەن و چ کاتێ لای بن اینجا بەهینی مەکتەبی شەوە مەژغۆڵن زیاتر گوێ بە مۆبایل و شت نایەن زۆر باشە الحەمدوللیلا ساڵح و سەلامەت تەندروست بن ئینشاءالله سەلامەت بن یاخوا زۆر زۆر سپاس کاک ئەحمەد کوڕە گەورەی ماڵوانیا سڵای خۆی گەور لێ بە کاک ئەحمەد سەلامەتەش خۆش بێ یاخوا سەلامەت پۆل چەند کاک ئەحمەد پۆلینۆ پۆلینۆی زۆر باشە ئەی لە فێرگا لە چ ئاستێکی دای وەڵا زۆر باش زۆر باشێ تو پێم بڵێ هێرشبەری ناوەڕاستی لە ناوەڕاستی زۆر باشە ئەی ئەو یاریانی بەشداریتان کردووە کاسوشتان هەیە کامیارێ زۆر زۆر چێژ بەخشە لە بیرت ماوە ئەڵا یاریم بەبینی هیچ جارێک لە بیرنیە
ئەی هیچ کاسوشتان بردوێتەوە لە هیچ جارێکدا براوە بوون یەکەم بوون چۆنەوە یاریکردنەکە بۆن منە لەگەڵ ئەو فێرگانەی کە ناو سلێمانی داهان یان لەگەڵ ئەو تەلەبانێک کە دیسان ناو فێرگەکەی خۆتان داهەنا لەگەڵ فێرگەکانی تری شاریمان کردووە لەگەڵ فێرەکانی تر ژیاریتان کردە کاتە و یاریکردنە پێم بڵێ کاریگەری هەبوو لەسەرەوەی کە لیاقەی جسمت باش بێ مێشکت ساف بێ سعیکردن خۆشتر بێ ئەرەوەڵا ئەگەر بیبییتەوە بۆ خۆ خۆشترە و وەنیا وە خۆشیەکت بەڵ تا دڵ و دەروونت ئارامتر وەنیا تەرجیعەکی باشە بۆ خۆت ئەی لە حیکمە کاکە لە قورئان خوێن نوشتیوە لەکوێی وەڵا لە جوزی بەقەرە لە جوزی بەقەڕێ زۆر باشە بارەکەڵڵا ماشاءڵڵات لێبێ زۆر باشە ئەگەر دوایی دەبێ ئینشاڵڵا چەند ئاەتێکی قورئانی پیرۆزیشمان بۆ بخوێنی باشە چاوەکانت خۆش بێخوات تەمەند پڕخێر و بەرەکەت بێ کاکە ئەحمەدگە نوها خاتوون کچە گەورەی ماڵ چۆن نوها خان باشە هێزەکەم بە ڕۆژوو ئینشاڵڵا ئەی خۆی گەورە قوبڵیکە نوهاگیان پۆلی چەندی تۆ پۆلی هەشتی زۆر باشە ئەی لە گەڵ قورئان خوێندر لەگەڵ حیکمە زۆر باشی دەچی بۆ وەنیا زۆر باشە لە چه سوورەتێکدا چەند سوڕای تەوبەم لە جوزئیدا ئافرین هیچ لەبەرە هیچ بەڵێ دەستونیەکم لەبەرە دەستونیەک لەبەرەی ماشاءڵڵات لێبێ یاخوا پێم بڵێ بۆ نمونە ئەو قورئانەی کە لەبەرتە چ کاتێکی مراجعەی دەکەی و بۆی لەبیرت نەچێ وەڵی زیاتر لە نوێژەکانیان کاتێکی فەراغم هەیە بۆی بەشتی بێتوت بەسەری نەبین یا کتێب دەخوێنمە مراجعەی قورئانەکەم دەکەم ئافرین جا ئەگە باسی کتێب خوێندنەوە بکەین ئەو کتێبانێک کە دەیخوێنی و حەز لە چ بوارێکە بۆ خوێندنەوەی وەڵی زیاتر ئاینی ئافرین بەستی زانستی بێت زۆر باشە زیات حەزت لە دوو بابەتانێ دەستەکان خۆش بن و هاخان تەمەند پڕ خێر و بەرەکەت بیازیمە دەست چاوت خۆش بێن کاکە ئەنەس سڵای خۆی گەورەتان لەبێ یاخوا سەلامەتی پۆلی چەند کاکە ئەنەس لە پۆلی هێشتا لە پۆلی هەشتی زۆر باشە تو پێم بڵە مەکتەبەکەتان دوورە نزیکە لێرەوە زۆر دوور نییە زۆر دوور نییە بە پێشە ڕووین بە پێش دەڕۆن ئافرین بۆچی بە پێ دەڕۆن هەر خۆمان حەزەکەین بۆ لیاقە و تەندروستی خۆمان ئەی ئافرین تۆش لە فێرگەشی وایە ئەی زۆر باش کاتی شەڵا دەوێت جسمێکی زۆر پتەوت هەبێ باشە بەڵام مەرج بەو مەرجەی کە بەردەوام بی لەسەر ئەو خواردنە تەندروستەی کە دایکدوان قسەمان لەسەری کرد لەگەڵ ئەو خەوە تەندروستی ئینشاڵڵا پاشە ڕۆژێکی باش و تەندروستی بەدواوە بێ ئەی لەگەڵ حیکمە لە جوزئێکی لەگەڵ قورئان خوێندن بەڵێ لەبەری شەوە لە ئەمە لە بەرکردن ینی جوزی ئەمەد لەبەرە هەمووی هەمینە دەستی پێەکەم لە سوڕەتشە لە عەنیمڕان زۆر باشە ئەی بۆی ئەو سوورەتانێک کە لە بەرتن لە بیرت نەچێتەوە چ کاتێک مراجعەیان دەکەیەوە وەڵا یان لە نوێژەکانە زۆر باش یان بۆ نمونە لە کاتێکە کە نازانێت چی بێ و کاتانە مراجعەیەکی ئەی ڕەحمەتت لێبێ یەخوا ئەو دەستانت خۆش بێ تەمەند پڕخێر و بەرەکەت بێ ئینشاءڵڵا سەلامەت بێ بە قوربان نزا خاتوون تۆ تەمەنت چەندە عزیزەکەم تەمەن 12 ساڵە ئەنی پۆلی شەشی وایە باش عزیزەکەی من ئەی لەگەڵ قورئان خوێندن و حیکمە وەڵا زۆر باشم سپاس بەخوا زۆر باشی ئەلحەمدوللا لەبەرکردن و شتیوای قورئانت هەیە زۆر باشە چەندی لەبەرە 2 جزئم لەبەرە ئەی ماشاءڵڵا کام جۆر بڵێ کام ئاەتت زۆر پێخۆش بوو کام سوورەتە زۆر پێخۆش بوو کە لەبەرت کرد ئاسان بوو سوورەتی مولک وانیا ئەدێک کاتر بێن جە شانش پێشەوەی بخەی بیخوێنی وایە دەیخوێنی هەم مراجعەی و هەم خێرێکی گەورەش دەستەکانت خۆش بێ عەزیزەکەم تەمەند پڕخێر و بەرەکەت بێ ئینشاءڵڵا کاکە ئاکار چۆنی باشی وە قوربان تینوێتی بیر چویان هەر تینوتە هێندەمان نەما ئینشاءڵڵا وردە وردە کاتەوەی دێ کە ڕۆژەکەمان مشکێنی تو پێم بڵێ کاکە ئاکار لە فێرگەی وایە یاریەکی باشیش دەکەی ئەی ئافرین لەگەڵ ئەوەشدا لە حیکمەیان لە شوێنێکی بۆ قورئان خوێندن ناوەندی هیواکان ناوەندی هیواکان ئەوی شەر بۆ قورئان لەبەرکردنەوە نییە هیچ لەبەرە قورئان ئافرین تەمەند پڕ خێر بێ ئینشاءڵڵا ڕۆژەکەشمان دەشکەین هێندەمان نەما باشە دەستەکانت خۆش بێ گیانی من مینا خاتون چۆنی باشە عەزیزەکەم پۆلی چەندی عەزیزی من پۆلی سێ کاتە 9 ساڵی وایە
دەی تۆ پێم بڵێ دایکت باسی کرد کە ئێستا ناتوانانی بچی بۆ حیکمە لەبەرەوەی کە بۆ نمونە کاتەکە گونجاو نەبوو هاتو چۆ شتیوا مەزبوط نەبوو ئەی لەک لای چی قورئان دەخوێنی لای خوشکەکانم لای خوشکەکانت ئافرین لە ماڵەوە کاتە قورئان پێ دەڵێ بەڵێ ئەی ئافرین هیچ قورئان لەبەر تۆ ئەزیەکەی من بەڵا دەسێک نەبەرە ئەی دەستەکانت خۆش بێ تەمەند پڕخێر و بەرەکەت بێ ئینشاءالله سەرکەوتوی گیانەکەی من دەستەکانت خۆش بێ ئەخوا مامۆستا بەهار کە بەڕێستان وەکو خێزانی یەکەمی کاک حاجی چۆن بۆ نمونە دابەشکردنی ئەو کاتانەی کە منداڵەکان هەر هەمویان چۆن کاتەکانتان دابەش کردووە لە چێوە دەستپێرەکان بەڵێ وڵای ترەگەر عادەتەن مناڵ مەکتەبی هەبێ سەرەتا هەڵەسێت کە چێ بۆ مەکتەبوویەتەوە بەو ئەرکانی کە ڕۆژانە لە قوتابخانە پێی ئەدرێ بەوانەوە سەرقاڵە بێ و مەشغوڵە بێ ئەگەر بڵین بۆ نمونە کاتی مەکتەب نەبێ کاتی تر بێ کاتیان بۆ دانین کاتێکیانینی بڵین بۆ نمونە ئەگەر زۆر لە کاتی گەرمیانە بێ لە عەسرەکە بێڵێن بچنە دەرەوە بە کوڕەکان و گۆڵیە بکەن یعنی حەزەکەین چۆن ئەو سیستەمە جاران کە خۆمان پێی ڕۆشتوین مناڵ ماڵە باجێنی کردووە مناڵ دوو گۆڵی کردووە مناڵ چۆنەڵی خەتخەتێنی کردووە یاریەکی کردووە بە مورویەک بە شتێک یا شتێکی دروست کردووە ئێمە زیاتر بەڕاستی لەناو خانەوادەی خۆمانە ئەوانە پیاداکەن وەک لە شتە ئەلکترۆنیەکان حتا بڵین کوڕەکان زۆر جار ئەچن لە دەرەوە یاریەکە ئەگەر یاری فێرگەشیان نەبێ یا ئەچن بۆ فێرگا کە هاتنەوە هەم لە ماڵەوە یاریەکەنەوە یا سێری دوو گۆڵیەکەن کاتەکان بەپێی بڵین تەمەنی مناڵەکە و بەپێی ئەو حەزەی کە هەیەی بووی دابەشەکەین کچەکانمان تۆزە گەورەترن هەندێک جار بەیانیان بە ئیشوکاری ناوماڵەوە هاوکارمانن زۆر کە هەڵەسن هاوکاریەمانکەن دوای ئەوە ئەتر بەو کارانی کە خۆیان حەزیرەکەن زۆر جار ئیشی مورووە دروستیەکەن هەندێک جار خۆیان بە کتێب خوێندنەوە بڵێن مەشغوڵەکان ئەو قورئانانی کە واجبە لەسەریان هەفتانە چکا بەڕاستی من لێرە دەستخۆشی لە مامۆستانی نووری حیکماکەم بەڕاستی من بە منداڵەکانی خۆما هەستی پێەکەم کە چەند کاریگەریان هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵ یعنی سێرێکی ئەو منداڵەکەی نێریتە ئەوێ هەندێک خۆڕەوشتی هەیە ئەمە نەقسەی من قسەی کۆمەڵی کەسێکەیە کە بڵین لاوچێ ئەو ئافرەتە نوێژی ژنەکە ئەو کەسە بڵین بۆ نمونە کەسێکی داپۆشرایش نەبێ ئەڵێ بۆیە منداڵەکەم تەسلیمی حیکماکەم بۆی بۆم پەروەردە بکەیت بۆی ئەو هەڵانی کە خۆم پیاە ڕۆشتوم منداڵەکەم پیان نەڕوە ینی هەستەکەی سێرەکەی کێتەوە بۆ ماڵەوە جۆرە ڕفتارێکی شیرین کۆمەڵی قسەی جوان کۆمەڵە زانیاری ئاینی کۆمەڵێ بابەت کە ینی حەزەکەی گوێت لێبێ هێنێتەوە ئەم پەروەردەیە بەڕاستی جێدەستیان دیارە خوازیان باتۆ مامۆساکان زۆر ماندووە بن بە کۆمەڵێ مامۆسای چاک و باش خۆبەخشانە بەڕاستی ژیانی خۆیان تەرخان کردووە لەم ڕێکخراوانەیە بە تایبەتی لە نووری حیکما خۆزگە بەس تەنها ڕۆژانی شەمە بەهاتی تا چۆن هەستەکەی شانەیەکی هەنگ لە هەموو شوێنێکەوە هەنگەکانە بینی چۆن دەنگیا دێت و ئەمانە ینی بەوە تەشبیهەکەی ماشەڵڵا ینی ئەو بینایە 4 قاتە 5 قاتە شوێنێکی فەراغی تیان نییە شوێن نییە کە شوێنێکی ئارام بەخش و چێژ بەخش زۆر چێژ بەخشە هەر کەسێک هەر گروپی هەر تاقیمە لە شوێنەکایەکە خەریکی تەجویدەیەکە خەریکی زانستی شەرعەیەکە خەریکی قورئان لەبەرکردنەیەکە خەریکی ئەمە هەمووی مامۆسای بەڕێز لە خزمەت ئەم مناڵانان کاتەکانی مناڵەکانی ئێمەش بەڕاستی ئەوەی هەیە ماوەیەکشیان بۆ مەشغوڵە بن کە لە حیکمە پیان ئەسپێرێ کاتەکان ئەوها بە شەکرێ و دوایی لە کاتێکا بەڕاستی وەکو پێشتی عەرزی جەنابتم کرد کەمێکیش مۆبایلیان پێ ئەدرێ ینی لە ماڵی خۆمانە لە شەو ڕۆژەکان نیم سەعاتێکی هەیە بەڵام کت بەبێ خەت بەبێ خەت ئەگەر خەتەکە هەبێ بە چاودێری خۆمان بەڵێن بۆ نمونە قوتابیەکیان یا ئەوێ سەعیە بکە سێری فڵان بابەتەکەم لە یوتیوب سێریەکەم یا ئەوێ بابەتێکی بەسوود سێرکە زۆر جار بڵێن بۆ نمونە لە کچەکان ئەڵێن دایکە هەندێ سەرچاوە هەیە پێ دەڵێ چۆن سەعی بکەیت هەندێ سەرچاوە هێڵە چۆن بخوێنەرەوە هەندێ سەرچاوەڵە چۆن دروستە لە چ کاتێکا سەعی بکەین مێشکت لە چ کاتێکا بڵین ئەو بابەتانە وەرەگرێ یعنی چۆنەڵی بە چۆنەڵی بە چاودێری خۆمان بە ئاگاداربوونی خۆمان بۆیان هەیە سێریکەن ئەوە نییە بڵێ بە قەتعی نابێ سێریکەن و سێری نەکەن چکە ناتوانانی تۆ منداڵەکەت لە کۆمەلگا دابڕی بەڵام بە شێوازی خۆی تۆ شێوازە تەندروستەکەی فێرکە دوای تێکەڵی کۆمەلگایکە ناکرێ بڵێ مناڵەکەم با نەچێتە فێرگێکی وەرزشی ناکرێ بڵێ مناڵەکەم با نەچێتە قوتابخانە ناکرێ بڵێ مناڵەکەم با نەچێتە زۆر شوێنی ترکە پێویستە بچێ سوێنێ چێتە زانکۆ ئەچێتە شوێنێکی کارە و کارەکە بەڵام تۆ کۆمەڵێ سەرچاوە هەیە بێ پێی بڵێ بێ لەم خاڵانە لانەیی ئەمانە بۆ تۆ دروستە ئەمانە بۆ تۆ دروستین ئەگەر هاوڕێکەت زانیت بن شغل و شێوازە لەسەرم ئادابانە قسەت لەگەڵەکە هاوڕێتیەکەی جا خاڵێکی کە زۆر گرنگە سپاس بە خۆی گەورە کە ئێمە هەمانە لەناو مناڵەکانە ئەومان و تۆ تومانە ڕازگۆیی زۆر ئەساسە
يعني هەندێ جار ئەبینی شتەکە هەڵەشە بە ڕازگوییە پێدەڵێ یعنی ئەو کارە هەڵەی کردو چوومە ئەگەر هەڵەش بێ پێمان بڵێن ئێمە ڕێگا ڕاستەکەتان پێ ئەڵین وەک بە کەسێکی کە بڵێن هەڵەکەت لا شیرین کا یاخود هەڵەکەت لا بڵێن چۆنەڵی بڵێن وان لێ بکە کە تۆ زیاتر هە لەسەر ئەو هەڵەیە بڕێ سپاس بەخوای گەورە زۆر جار ینی وەکو سیفەتێک وەکو نمونەیەکی جوان ئێهێنینەوە ناو مناڵەکانە ئەڵێن ئەلحەمدوللا کە هەمویان ڕازگۆن ینی ناڵم جاری وایە هەڵەشەکەن بە ڕازگۆ یان جاری حتا لە بواری قوتابخانەشە پیانەڵێ ئەڵێ ئەگەر سفر بێنێ ئەڵێ هێناومە شاردنەوەی نییە یعنی حەزەکە بڵێن بوون منە شتەکە و پێ بڵێ ئەوەمان هەیە الحەمدوللا سپاس بەخوای گەورە وتی شمەبێ خوای گەورە تەوفیقە بە خوای گەورە یارمەتیت بە بەس بەڕاستی ماندووبوونی ئەوێ ئێمە خۆمان بڵێن وەکو خێزانەکانی حاجی زۆر قسەیان لەگەڵاکە یعنی زۆر جار ئامۆژگاریانەکەین زۆر جار یعنی کاتێکمان هەبێ ئەیقۆزینەوە هەلە یەکێکیان لەگەڵمان نابێ لە هەج بوارێکا بێ بڵێن بۆن منە چیتە بازار لێرە و تا چتە بازار هەر سێرەکی ماڵەکە کەسیتیانی هەر بن و ئەویتیان یا هەر بڵێن خێزانەکەی تری و ئەو مناڵی تیا دانیشین ئامۆژگاریەکەین باوکیان ئەڵێ زۆر جار ئەڵێ بابە پێ بچین بۆ مزگەوت بە کوڕەکان ئەڵێ لێر هەتا ئەچم بۆ مزگەوت ئامۆژگاریانەکەم هەتا ئەگەمەوە ماڵۆر ئامۆژگاریانەکەم کاتی وا هەیە ئەڵێ هیچ ئیشێکم نییە بە بازار بە کوڕەکان ئەڵێ نەچین بۆ بازار ئەڵێ بە مەبەستمە ینی مەبەستمە بەڵێن با بچین بۆ بازار حەزەکەم کۆمەڵە شتێ کۆمەڵی ئەزمون هەیە کۆمەڵە بابەت هەیە لەو ڕێگا باس تۆ منداڵەکە کە برتە دەرەوە خۆشیەکت بۆ دەربڕی کە شتێکت بۆ کڕی بکە جەوێکی گۆڕی پێچێ باشتر قسەکانت لێ وەربرێ وەک لەوەی کە زۆر جار بە خۆشمان عنیەوەمان تاقی کردەوەڵین زۆر جار کە بە ئەمر و بە داواکاری ئەیکەی بە توندی ئێڵێ مناڵەکە وەری ناگرێ هەر هەمان کار ئەتەوێ پێی بڵێ بەڵام لە کەشێکی ئارامترا لە شوێنێکی باشترە مناڵەکە دووەریەگرێ سپاس بەخوای گەورە ئێمە توانیمانە لە زۆر بوارە قەنەعەتیان پێ بکەین الحەمدولله سەلامەت بێخوا کاک حاجی ئەگەر بۆ نمونە تۆ وتەیەکت هەبێ بۆ ئاراستەکردنی بۆ خێزانەکانی کە پێویستەکە کە سەرۆکی عایلە ئەوەی کە زۆر بەرپرسیارەتی لەسەر شانە کە باوکانن یعنی چۆن چ جۆرە تایبەتمەندیەکیان هەبێت تاوەکو بە شێوازێکی زۆر نەرمونیان و میانڕەوی منداڵەکانیان ئاراستە بکەم بۆ ئەو جۆرە پەروەردەیە کە دەیانەوێت بەڵێ وەڵام من پامم ئەوەیە کە هەموو باوکێک سەرەتای هەموو ئیشێکی بیگەڕێتەوە بۆ بەرنامەی خوا و قەنەعەتیشمان وابێ کە ئێمە لەم دنیاە بۆ ئەم دنیا دروست نەکراین مجەڕەدەن ئەمە بکاتە ناوەڕۆشی کارەکانی ئێمە بۆ شوێنێکی تر کراین و خوای گەورەش بۆ شوێنێکی تری دروستکردین ماعەدە ئەوەیە ئەم دنیاە تاقیکردنەوەیەکە ئیمتیحانێکە وتیە اینجا ئەگەر تۆ هەموو باوکێکیان ئەتوانین بڵێن هەموو مسلمانێک ئاوا بیرکاتەوە پێم وایە لە ژیانی خۆیان سەیتراکە بەسەر چارەسەر یعنی بەسەر کێشەکانیە و ئەتوانێت زاڵێ بەسەر کێشەکانی ئەوە کێشەکانی لا بچوک بێتەوە چکە ئەو کاتە ئینسان گەورە بیرەکاتەوە بیر لەوە ئەکاتەوە چ خزمەتی بکات بیر لەوە کاتەوە چۆن ئەم ئیسلامە بێنێتەوە سەر شانۆی ژیان بیر لەوە ئەکاتەوە عنی کەمتر بە مەشاکیلە وردوو بچووکەکانی حیاتی دنیاوە مەشغوڵە بێ و خۆی گەورەش یارمەتی ئەدا و پێم وایە ئەگەر ئینسان ئەمە بکاتە و مسلمان بە تایبەتی باوکەکان زائیدەنەوەی کە ئیتر هاوڕێ بێ لەگەڵ مناڵەکاندا یعنی ئەو من ئەوەی کە باسم کرد سەرەکی ئەوە سەرەتا وەکو کارێکی سەرەکی دوای ئەوە ئەتوانێت ئەم وەکو هاوڕێ بێ لەگەڵ مناڵەکان ینی تەجروبەی ژیانی خۆی وردە ئەتوانێت چۆن وەکو حەلقەیەک وردە هەر جاری شتە کاریگەرەکانی ژیانی خۆی بەکاربێنێت بۆ مناڵەکانی ئەتوانێت سوودی قەناعەت ومایە کاریگەرتر و لە کاتی ئامۆژگاریە بەستوترین ئامۆژگاریەوە بۆ مناڵەکانی کە تەجروبەی لێوەرگرن بارەکەڵڵا دەستەکان خۆش بێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها
والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها فكذبوه فعقروها فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها ولا يخاف عقباها. أي بارك الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر.
الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.